ماوەی 11 ڕۆژە ئەو شەڕوانەی پێشووی یەپەگە و هاوڕێکانی لە بەردەم ماڵەکەی بایدن کۆبوونەتەوە و ناڕەزایەتی نیشان دەدەن. Come back after her and talk to me about this. Okay? شەڕبانی پێشووی یەپەگە ڕۆبەرت ئەمانۆس کە بە ڕەگەز ئەمریکیە و ماوەیەک لە ناو ڕیزەکانی یەپەگەدا شەڕی چەتەکانی داعشی دەکرد لە دانیشتنێکدا لە یەکێم مانگە لە شاری جلەڤەلاند لە جێگری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەپرسێ چەندین هاوڕێی ئەمریکیم لە ناو ڕیزەکانی یەپەگەدا شەهید بوون بۆ سەرکەوتنانەی کە یەپەگە بەدەستێنێناوە کەچی ئێستا ئێوە دەڵێن با یەپەگە بپەڕنەوە ئەو بەری ڕووباری فورات دەمەوێت بزانم کە بۆچی داوای ئەوە لە یەپەگە دەکەن. جۆ بایدن بەڵێن بەو شەڕوانەی یەپەگە دەدات کە پاش کۆبوونەوەکە وەڵامی بداتەوە بەڵام بەڵێنەکەی جێبەجێ ناکات و ئەوەش ئەو شەڕوانەی پێشووی یەپەگە نیگەران دەکات. بۆیە لەگەڵ هاوڕێکانیدا دەستنە بەردەم ماڵەکەی جۆ بایدن و دەست بە ناڕەزایەتی دەکەن ڕاشی دەگەیەنن کە تا وەڵامیان نەداتەوە بەردەم ماڵەکەی جۆ بایدن چۆڵ ناکەن و بەردەوام دەبن لە ناڕەزایی دەربڕین. دەربارەی ناڕەزایەتەکانیشان ئەو شەڕوانە ئەمریکای پێشووی یەپەگە بە ئاژانسی دەنگ و باسی هاواری ڕاگەیاندووە. جۆ بایدن لە وەڵامدا پێی وتووە کە پاش کۆبوونەوەکە بەتەنها وەڵامی ئەو پرسیی دەداتەوە بەڵام وەڵامی نەداوەتەوە. وتیشی هەرەو کات ژمارە تەلەفۆنەکەمدا بە بەرپرسی پاسەوان تایبەتەکانی جۆ بایدن بەڵام دیسانیشەوە پەیوەندیان پێوەند نەکردمەوە و هێشتا وەڵامم وەرنەگرتووە. ڕۆبەرت ئەمانۆس وتیشی لە ڕۆژی دوی ئەم مانگەوە لەگەڵ هاوڕێکانمدا دەستمان بە کۆبنەوەی ناڕەزایەتی کردووە لە بەردەم دەرگای ماڵی جێگری سەرۆکی ئەمریکا و تا وەڵاممان نەداتەوە دەستبەرداری ناڕەزایەتەکانمان نابین. پاشەوەی ئەو شەڕوانەی یەپەگە لە یەکی مانگ لە ئەمریکا و پرسیاری لە جۆ بایدن کرد ڕاگەیاندنە ئەمریکیەکان لێدوانیان لێوەرگرت و ئاویش بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بەم شێوەیە دووە. سیاسەتەکانی ئەمریکا لە تورکیا دووڕووین و لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی تورکیادایە و دژی شۆڕشی ئازادی خوازانەی گەلی کوردە. ڕۆبەرت ئەمانۆس داواشی لە هیلاری کلینتۆن کردووە کە زۆر باشکرایی پشتیوانی لە یەپەگە بکات چونکە ئەوان تاکە هێزن کە لە سووریا ڕوبەڕووی تیرۆر دەبنەوە.